بەڵێزان و خۆشەویستانمان لە تەوری یەکەمی بەرنامەکەماندا باز لە خزمەتەکانی ڕێکخراوی هاواری خێرخوازی دەکەین، زانی بە چ شێوازێک بە چ میکانیزمێک هاوکاریەکانیان پێشکەش بە هەژاران دەکەن، منداڵانی بێباو دەکەن و ماوەی چنێکە سەرقاڵ بەم کاری ڕێکخراوی و کاری خێرخوازی و گفتوگوی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز کاک ئازاد ڕەسوڵ کارگەری ڕێکخراوی هاواری خێرخوازی. کاک ئازادیان زۆر بەخێر بێت. ماوەستا ئازاد ئەگەر کەمێک باز لە ڕێکخراوی هاواری خێرخوازی بکەین کەیەوە دروست بوو و چۆن کار و چالاکیەکانتان ئەنجام دەدەن. بەڵێ سوپاس بۆ میوانداریتان، بە ئومێدەواری ئینشاءڵڵا ئەم بەرنامەیە هەنگاوێک بێ بۆی کەوا جەماوەری کوردستان بینەران و بیسەران بزانن بۆی کەوا کۆمەڵی دادگەری بەس جانبی پەروەردەیی نییە، بەس جانبی سیاسی نییە، بەڵکو کۆمەڵی دادگەری توانیوێتی لە ڕێگەی دەستگا خێرخوازیەکانەوە خزمەتێکی گەورە بکە بە تێگڕای چین و توێژەکان. وە لە نێوشیاندا ڕێکخراوی هاواری خێرخوازی ڕێکخراوی هاواری خێرخوازی مێژووی دامەزراندنی دەگەڕێتەوە بۆ ساڵی 2013 کە مۆڵەتی فەرمی وەرگرتووە لە حکوومەتی هەرێمی کوردستان. ئەو کات 63 ڕێکخراو مۆڵەتیان هەبووە، چونکە ڕێکخراوی هاوار بە ژمارە 63ە، ینی ژمارەی 63 وەرگرتووە لە کۆی ئەو تەسەسولەی کە ئەو کاتە مۆڵەتیان وەرگرتووە. ڕێکخراوی هاواری خێرخوازی ڕێکخراوێکە ئیش دەکات لەسەر جانبی ناوەکەی خێرخوازیە، زیاتر فۆکسی خسۆدە سەر مناڵی بێباوک، خزمەتکردنی مناڵی بێباوک. لەو نێوەندەشتا توانیوێتی خزمەتێکی فراوان بکە لە هەرێمی کوردستاندا بە مناڵن بێباوک. بەڵێ مامۆستا گەر بۆ سەرەتای کاری ئیسلامیەکان لە دوای ڕاپەڕینەوە توێکەوە بگەڕێنەوە و بەتایبەت کۆمەڵی دادگەری، یعنی لە هەر ناوچە و منطقە و شوێنێکە کە بارەگایەک مەخڕێکی کۆمەڵی لێبووە، بێگومان لەگەڵ لایەنە پەروەردەیەکە وەک جەنابەت باس کرد، لایەنە سیاسیەکە، لایەنە کۆمەڵایەتێکە لە خەمی ژینی ئەو خەڵکەشا بووە. یعنی ئەگەر ئێمە ڕێکخراوەکان ئەوەی کە ئێستا مۆڵەتیانێ و فەرمین و ناوناوبانگێکیانێ دەستگای خێرخوازی بەخشینە، سۆمای چاوانە، هاواری خێرخوازیە، ئەمانە وەربگرین. مەبەستی کۆمەڵ لەمە چێچکە زۆر جار ئەوترێ ئەمە ئیشی حکوومەتە ئەم کەلێنە پڕکاتەوە، ئێوە نەوایە ئیشێ بکەن کەلێنی حکوومەت پڕکاتەوە. ینی ئێوە بۆ ئەم پرسیارەیە بۆ ئەم ڕخنەیە وەڵامتان چییە؟ بەڵێ وەڵامی من ئەوەیە دوای 34 ساڵ دامەزراندنی حکوومەتی کوردی تازە بە تازە لە بانگەشەی هەڵبژاردنا دەڵێ ئەوەتان بۆ دەکەین. ئێمە ئەڵین ئەوەمان کردووە، ناڵین ئەوەتان بۆ دەکەین، چونکە بەرهەمەکانی ئێمە دیارە کە چیمان کردو بۆ خەڵکی کوردستان. یعنی من قەنەعەتم وایە تێگڕای چین و توێژەکان لە گەنجان، لە لاوان، لە فەرمانبەران، لە تێگڕای چین و توێژەکان پێویست ناکە بیر لەوە بکەنەوە کە خەڵکانێک دەڵێ ئەوەتان بۆ دەکەین. ئەی دوای لەم 34 ساڵەیە بۆ نەی کرد. چ پێویستەکە ئێستا خەڵک مەشغوڵکەی بە بانگەشەی هەڵبژاردنەوە؟ وەرە ئێستا سەیری بکە لە نێویاندا کۆمەڵی دادگەری چی کردووە و چی دەکات ئێستا خزمەتەکانی بەردەوامە. و خزمەتەکانی کۆمەڵی دادگەری لەگەڵ ئەو جانبە پەروەردەی کە هۆکارێک بۆ لێکنەترازانی خێزانی کوردی، چونکە هەموو خەڵک ئەو شایەدیە دەدا ئەگەر لایەنە ئیسلامیەکان و بەتایبەت کۆمەڵی دادگەری نەبوایە خێزانی کوردی بە ئاراستەی کەیە دەڕۆشت، ڕێژەی تەلاق بە ئاراستەی کەیە دەڕۆشت، گەنجان و لاوان بە ئاراستەی کەیە دەڕۆشتن. ئەم تلیاک و حەشیشە و ڤەیب و جگەرە و ئەمانە زیاتر برەوی پێئەدرا، چونکە بەڕاستی ئەمان زیاتر خەڵکی وشیار دەکەنەوە، زیاتر خەڵکی بە ئاگا دێنەوە بۆی کەوا دوور بکەونەوە لەم شتانەدا. و لەگەڵ ئەوەشدا بڕۆ بابەتی خێرخوازیەکەی ببینە، بابەتی خێرخوازیەکەی ببینە لە دەستگای خێرخوازی بەخشین و بچۆ سۆمای چاوان، بچۆ هاواری خێرخوازی، دەبینی کە ئەم کۆمەڵە چەندێک بە خەمی ئەم خەڵکەوەیە. بڕۆ نەخۆشخانەی بەخشینەکەی ببینە لە لقەکان و لە شارەکانی، بزانە چەندێک خزمەتی خەڵکەکە کە
کە ڕێژەیەکی قازانجێکی کەمی خسۆدە سەر ئەوانەی ئێستا کە دەکرێنەوە بە ڕێژەیەکی کەم و ڕیکلامی بۆ دەکاکەوە نەخۆشخانەیەکە و بۆوەندە خەڵک دەبینێ و بۆوەندە نەخۆش دەبینێ دڵنیا بە هەتا بەخشین نەکرابەوە هیچی خۆی لەو قەرەی لەو شتانە نادا بەردەوام مەزانی بیرانە چی دەکردەوە کاکدانەجار بیران لەوە دەکردەوە ئەم دکتۆرە شەهادەکەی ئەوەندەیە دەبێت نەخۆش بە زیاتر ببینێ ئەم نەخۆشخانەیە مواسەفاتەکەی بەرزە دەبێت نەخۆش بە زیاتر ببینێ بیران بەس لەوە دەکردەوە بەڵام کە بەخشین هات هەموو ئەمانە کۆتایی پێ هات و بگرێت بەردەوام هەوڵەدن ئەوانیش تەقلیدی بەخشین بکەنەوە بەڵام دڵنیا بن ناتوان تەقلیدی هەوڵیداخستنیشیانە لە ڕابردووە بەڵێ بەردەوام خۆی حەزەکەم یەکشت هەیە هەمومان بیزانین ئەگەر کۆمەڵی دادگەری خەڵک پشتیوانی نەبێ ئەگەر کۆمەڵی دادگەری خەڵک متمانەی پێنەدا ئەگەر کۆمەڵی دادگەری خەڵک متمانە بە بربژێرەکانی نەدا لە کوردستان لە دهۆک و زاخۆ دەکاتە کەلار و کفری و گەرمیان و سلێمانی و هەموو کوردستان دڵنیا بە جانب بە پەروەردەیەکان هەمووی لە مەترسیدان لە داخستندان و بگرە ئێمە ڕەنگە لە شار و شارۆچکەکان لە چەندین شوێن ئەو سندوقانەی کە دامان ناوە بۆ مناڵی بێباوک دەستگا ئەمنیەکان گشتی دەپێسنەوە گشتی لا دەبن و ئەگەر دەسەڵاتیان فراوانتر بێ دڵنیا بە دەرگای بەشە پەروەردەیەکان و ئەوانەی ترش دادەخەن ئەوە دەهێڵینەوە بۆ خەڵکی کوردستان بۆی کەوا بتوانن لە 11 متمانەیەکی باش بن بە بربژێرانی کۆمەڵی دادگەری بۆی بتوانن خزمەتەکانیان فراوانترکەن جانبی پەروەردە و دەستگا خێرخوازیەکانشان بەهێزترکەن ئینشاءڵڵا مامۆستا ئازاد بوونی متمانە بۆ ئەم ڕێکخراوانە هاواری خێرخوازی بەخشین سواز بۆخوا متمانەیەکی زۆر باشێ لەلایەن خێرخوازانەوە ئەم متمانەیە بۆچی ئەگەڕێتەوە ینی لە ڕابردوودا بۆ نمونە لە بابەتی غەزەیە بینیمان مانی ماشەڵا بە دەفتەر پارە ئاهات خێرخوازان خوا پێداوانیانی بەو شێوازە بۆ هاواری خێرخواز دڵنیام لەوانەیە کەفارەتی ینی منداڵانی بێناز بکەن وانە ئەمە بۆچی ئەگەڕێتەوە بوونی ئەم متمانەیە بۆ ڕێکخراوەکانی کۆمەڵی دادگەری خۆی لە نێو ڕێکخراوەکاندا کەمەیەکیان بەوەی کەوا خەڵکێک متمانەی پێیەتی و متمانەی بە دینێتی متمانەی بە ئیسلامەتی و عەقیدە و بیر و باوەڕێتی بۆیش لە نێوشاندا کە کۆمەڵی دادگەری ئەم دەستگا خێرخوازیانەی هەیە و بە تایبەتی ڕێکخراوی هاواری خێرخوازیش بە خەڵک ئەزانێت ئەو بڕەپارەی کە ئەیدا پێی بۆ مناڵە بێباوکە ئەگاتە جێ خۆی ئەزانێت ئەو خەڵکانت خەڵکێکی دەستپاکن ینی خەڵکانێکن نەکەوتونەتە دوای بزنس و پارە پەیداکردن و ڕەنگشە خەڵکێکش هەبێ لە نێو هەم دەستگا خێرخوازیەکانی کۆمەڵی دادگەری و دەستگا خێرخوازیەکانی تریش خەڵکێک هەبێ ئەو ئامانجێ هەبێت چونکە لە دەوری پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەبووە وانە إنما الأعمال بالنيات وإنما لكل امرئ ما فمن كان هجرته للدنيا يعني فرمودەکە باس دەوە دەکات نیەت هەڵسەنگاندنی شتەکانە بەڵام مەرز نییە هەموو نیەتێک هەر بۆ خوابێ هەیە بۆ ئافرەتە هەیە بۆ پارەیە هەیە بۆ چەندین شتە بەڵام لە نێوشیاندا بەڵام ئێمە باسی زۆرینە دەکەین کەوا زۆرینەی ئەو خەڵکانی لەم دەستگایانەیە خزمەت دەکەن خەڵکانێکن سوپاس بۆ خۆی پەروەردگار دەستپاکن خەڵکانێکن سوپاس بۆ خۆی گەورە خزمەتێکی فراوان دەکەن توانیویانە خزمەتێکی فراوان بکەن بۆیش لە نێویاندا سیر دەکەی بەرهەمیان دیارە ئێستا ئێمە ئەگەر دیقەت بین لە ڕێکخراوی هاواری خێرخوازی ڕێکخراوی هاواری خێرخوازی کە لە 2013 و مۆڵەتی فەرمی وەرگرتووە هەتاکو ئێستا 350 مناڵ کەفالەت کراوە لەم ڕێکخراوە خزمەت دەکرێت موچەیە درێتێ ئەم موچانش یەک جۆر موچە نییە کە ئیدین پێیان کە خزمەتیانەکەین مناڵێک کە وەزعی تایبەتی هەبێ نەخۆش بێت یاخود ماڵێک کە کرێچی بن یاخود هەیە دایک و باوکی نییە ئەم مناڵە یعنی حسابی تایبەتیمان بۆ کردووە بۆی کە موچەکەیان یەک جۆر نییە یەک جۆر نییە ئەنجا دوای ئەوەش برایەن ئێمە لە ڕێکخراوە خێرخوازەکان بەتایبەت لە هاواری خێرخوازی فۆکسشمان نەخسۆتە بەس سەر مناڵی بێباوک و هیچی تر یعنی بەس موچەی بینێ باوەڕ دەکەی ئێمە
چەند ساڵێکە بیرمان لەوە کردوتەوە بەوەی کەوا پەروەردەی ئەم مناڵە بێ باوکانش بکەین. یانیسا هەندێک خەڵکێ بەس بیر لەوە دەکاتەوە بەس پارەی باتێ. نە ئێمە خەمی ئەوەشمانە ئەم مناڵە پەروەردەکەین، پەروەردە بکرێ بۆی کە گەورە بوو نمونەیەکی جوانی لێ دەرچێت. ئێمە ئەوە چەند ساڵێکە خولێکی پەروەردەیمان بۆیان کردوتەوە دەیان مناڵ کچان و کوڕان کە لەو مناڵانی کە لە لای خۆمان موچە وەردەگرن خولێکمان لە شاری سلێمانی بۆیان کردوتەوە بە سەرپەرشتی دادنازدار کە بە هاوکاری ڕێکخراوی هیوای هەمووان دەکرێتەوە. یعنی ئێمە ئەم مناڵانە هیچ بڕەپارێکیان لێ وەرناگرین، پاسمان بۆیان گرتووە، تەکسیمان بۆیان گرتووە، خواردنیانە دەینێ، گەشتیان پێ دەکەین، ینی لە خزمەتیان نین، دەرزی پەروەردەیان هەیە، نزیکی 10 مامۆستا لە کچان و لە کوڕان خزمەتیان دەکەن. ینی بەس چییە؟ ئامانجمان ئەوەیە بۆی کەوا خزمەتیان بکەین و 4 ڕۆژی تر ئەم کچ و کوڕەکە گەورە بوو ببێتە نمونەیەک لە کۆمەڵگەدا و خزمەت بکە. لەوانەیە خەڵکێکە بێ قسەی بیر لەوە بکاتەوە بڵێ باشە ئەوە ئێوە مناڵەکانتان ئەوها خزمەت کرد، ئەی دایکی مناڵەکان چی؟ وەنیە؟ دایکی مناڵەکان. ڕێکخراوی هاواری خێرخوازی بیری لەوە کردوتەوە و چەندین خولی کردوتەوە لە هەرێمی کوردستان بۆ دایکی مناڵە نازدارەکان، ئەویش کردنەوەی خولی دوورمان بۆیان و لە کۆتایی خولەکەشدا مەکینە ئەو مەکینەی کە دەرزی لەسەر خوێندراوە ئەو مەکینەی کە ئامادە کراوە بۆی بە دیاری ئەدرێ پێی و بۆ ئەوەی ئەم دادەیە ئەم خاتونە لە ماڵەوە بچێتە سەر ئیشوکاری خۆی و ئیشوکارەکانی خۆی پێ بکە و هەشمانە لە دوای خولەکان بۆتە خاوەنکاری خۆی. بەڵێ ئەو سازات سەرچاوی دارایی ئێوە من پرسیارێکی جددیە، سەرچاوی دارایی ئێوە بۆ منداڵانی کەفالەت کرا و یان لە کاتێکە کە قوتابخانەکرێتەوە قەرتاسەی پێداویستیان بۆ کڕن، لە کاتی جژنەکانە جلەکڕن خواردن و پێداویستیانە دەنێ. سەرچاوی داهاتی ئێوە چییە و لەکوێوەیە؟ ئەمە یەک. دوم ڕێکخراوەکەی ئێوە سنووری کارکردنی کوێیە؟ تەنها لە پارێزگای سلێمانین یا لە سەرتاسەری کوردستان کار و چالاکی ئەنجامەدەن؟ بەڵێ سەبارەت بە کار و چالاکیەکانی ڕێکخراوی هاوار، ڕێکخراوی هاوار 4 ئۆفیسی هەیە. ئۆفیسێکمان لە هەڵەبجەی تازەیە، ئۆفیسێکمان لە سەی سایەقە، ئۆفیسێکمان لە ناو شاری سلێمانیە و ئۆفیسێکشمان لە ناحیەی تەکێیە. و ئەمە سنووری کاری ڕێکخراو سلێمانی و دەوروبەری دەگرێتەوە بۆ چەند جارێک بیرمان لەوە کردوتەوە لە شاری هەولێر ئۆفیس دابدرێ، بەڵام هەتاکو ئێستا نەهاتۆ پێشەوە و بەردەست نەبووە. ومێدەوار ئینشاڵڵا لەم کاتانی کە دێ و لەم ساڵانی کە دێ ئینشاڵڵا بتوانین ئۆفیسەکان لە کەرکووک و لە شاری هەولێر ئینشاڵڵا ئۆفیسانەش بکرێتەوە. سەبارەت بە قەرتاسیە و جلوبەرگ بێگومان داهاتی دەستانەکە ئیشمان لەسەری کردووە، ئینشاڵڵا دێمە سەرەوەش. ئێمە هەر ئەم ساڵ نزیکەی 600 مناڵ هەم جلی جەژنمان هەم جلی قوتابخانەمان بۆیان ڕێخستووە و هەمیش قەرتاسی و جانتامان پێشکەش کردوونە و ئەو داهاتی ئێمە کە هەمانە ئەکسەریەتی ئەوانەی کە لەگەڵ ئێمە ئیش دەکەن ئەکسەریەتی کەسەکانش خۆبەخشن. یعنی ئەو ستافی کە ئەکسەریەتی نەک هەمووی ئەکسەریەتی خۆبەخشن کە خزمەت دەکەن و ئەو داهاتی کە لەم ڕێکخراوە و ڕێکخراوەکانی تریش کە بوونی هەیە هەمووی کاری خێرخوازیە. ینی ئێمە ئەتوانین بڵین ئەگەر خێرخوازان نەبن، ئەگەر خێرخوازان هاوکار نەبن، ئەگەر خێرخوازان ینی سپۆنسەری ئەم مناڵە بێباوکانە نەکەن، تێگڕای کارە خێرخوازیەکان بە ڕێکخراوی هاواریشەوە دەبێت دابخرێ، دەبێت دابخرێ. بۆیە من لێرەشەوە بە هەمان شێوە داوام هەیە لە خێرخوازان بۆی کەوا وەکو چۆن پاڵپشتێکی باش بوونە بۆی کەوا ئەم مناڵە نازدارانە ینی دڵخۆش بکەن و ئەم مناڵە نازدارانە خەندە بخەنە سەر لێویان، بەڕاستی هەر بەردەوام بن لە ئەو سپۆنسەری و ئەو کەفالەتی من ئەم مناڵانە بۆی بتوانین ئەم خزمەتانە فراوانتر بکەین لە کوردستاندا. بەڵێ مامۆستا ئازاد، میکانیزمی ئەوەی کە کێ مستەحەقە کام مناڵ مستەحەقە بۆی کە ئێوە کارە خێرخوازەکانی پێشکەش بکەن چۆنیە لیژنەتان هەیە چۆن سەردانیانەکەن؟ بەڵێ ئێمە هەم لیژنەمان هەیە بۆ هەڵسەنگاندن
و هەم ئەو مناڵانە کە ئێمە سەردانیانەکەین لە ماڵەوە یەکسەر ئەوە نییە بڵین سا ئێمە ئەتوانین بڵین دەیان فۆڕم لە ڕێکخراو هەیە کەفالەت نەکراوە چونکە بۆ کەفالەت نەکراوە موچەکەی زۆرە یاخود وەزعان باشە وەزعی مادیان چەندینی تر هەیە وەزعی مادی خراپە ئێمە بەڕاستی دوای ئەوەی کە لیژنەکە دادنیشی هەڵسەنگاندنەکەن بۆ مناڵەکان کامیان زیاد مستەحەقە لە دوای ئەوەی کە دیاری کرا ئەمجا بە لیژنەیە سەردانی ماڵەکە دەکرێت و دوای ئەوەش سەردانی پرسیار لە دەوروبەری ماڵەکەش دەکرێت بۆی بزان ئایا تا چەند ئەم ماڵی کە دیاری کراوە وەزعی مادیان چۆنە ئەمجا بڕیارە درێ بۆی کەوا موچەیەکی بۆ ببردرێتەوە موچەکەش کە دەبردرێتەوە هەتاکو تەمەنی 15 ساڵی ئێمە بەردەوام بۆ کوڕ و کچ بەردەوام بین لەگەڵا بەڵام لە دوای 15 ساڵ ئێمە بڕیارێکمان هەبوو بۆی کەوا ئەگەر قوتابی بێ لە قوتابخانە بخوێنێ پشگیری قوتابخانەکە بێنێ ئێمە بەردەوامە بین لەگەڵە چەند ساڵێکی تریش باش ئێمە باسمان لەوە کرد کە کۆمەڵی دادگەری جگەل لە هاوار سۆمای چاوان و دەستگای بەخشینیشی هەیە ئێوە تەنسیقتان هەیە لەگەڵ ئەوان بۆی کە بۆ نمونە ناوێک بوون لە تەکیە لە سلێمانی لەو ئۆفیسانی باست کرد لای ئێوەش موچەوەر نەگرێت هەچەنە خۆ موچەکان کە من بەڵام بۆیی کە لە باتی ماڵێک مناڵێک دوو جار لە دوو شوێن موچەوەرگرێ بەشی کەسێکی بکات تەنسیقتان هەیە لەگەڵ ڕێکخراوەکانە کە ئەگەر مناڵێک لای ئێوە هەبێ لە بەخشین یا لە سۆما نەبێت یان ئەگەر لای ئەوانە بێ ئێوە تۆماری نەکەن بەڵێ ئێمە بە حکمی هەرسێ ڕێکخراو کۆمەڵی دادگەری سەرپەرشتی دەکا و سەر بە کۆمەڵی دادگەرین بێگومان ئێمە تەنسیق و هاوکاریمان هەیە لە مابینی ڕێکخراوەکاندا ئەو ناوانەی کە لای بەخشین موچەوەر دەگرن ئەی گۆڕنەوە لەگەڵ هاواردا یان ئەوەی هاوار دەگۆڕدرێتەوە لەگەڵ بەخشیندا بۆ هەڵسەنگاندن و بە دوواداچوون بزان چەند مناڵ لە هەردوو لاوەری دەگرێت یاخود لە هەرسێ لە چەند تەزاڕوب هەیە جاری واش هەیە بە دەردی بەڕێستانوتت هەندێک مناڵ هەیە تایبەتە تایبەتەکەی چییە؟ تایبەتەکەی ئەوەیە نەخۆشە هەیە بورانەوەی لەگەڵدایە هەیە نەخۆشی نەخۆشخانەی هیوایە پێویستی بە کولفەیەکی زۆرە بگرە ئەگەر ئەم سێ ڕێکخراوەش هەر داعمی بکە هێشتان ئەم ژیانی هەر لە مەشەقەتدایە بۆیە ئێمە ڕەچاوی ئەوەشمان کردو هەرسێلامان بۆی کەوە ئەو تایبەتانە بمێننەوە بەڵام لەگەڵ ئەوەشدا هەندێک هەیە کە تایبەت نییە وەزعی مادی تقریبن زۆر خراپ نییە ئەوە پێویستەکە لە لایەکیان وەری بگری ئەو کاتە یەکمان ئاگدار کردوێتەوە بۆ بابەژار ماوە سازت شێوازی ئەوەی کە بانگەواز بکەن یاخود ڕیکلامکردنتان بۆی کە خێرخوازان بێن بەدەم پرۆژەکانتانەوە هاوکارەکانتان پێشکەشکەن چۆن نییە چۆن خێرخوازان خواپێداوان ئاگادارەکەن و یاخود بزانن کە ڕێکخراوێکی وەکو ئێوە هەیە و لە ڕێگەی و ڕێکخراوەتوانێت هاوکارەکان پێشکەش بکات بەڵێ شێوازی ڕێکلامەکانی ڕێکخراوی هاوار بە شێوەی بزنس کارت بە شێوەی فەیسبوک سۆسیال میدیا ئیشمان لەسەری کردووە و لەگەڵ ئەوەشدا بە شێوازێکی مەهان ڕەفاقەت و برادری و ئەوانە کە تەلەفۆن و تەلەفۆنکاری بۆی کەسێکە خواپێداوە ئاگدارمان کردوونەتەوە چەندین جار ئیسا بە تایبەت لە ڕەمەزاناندا کە چەندین پرۆژە هەیە لە سەر شەقامەکان کە ئەکرێ توانیمانن لەو ڕێگایانەوە چەندین هەزار پرۆشەر و ئاگدارکردنەوە بنێرین بۆ ناو ماڵەکان بۆی هەر کەسێک کە ئامادەی هەیە سپۆنسەری مناڵێکی بێ باوکە هاوکارمان بێ و ئەلحەمدولیلا لە ڕێی سۆسیال میدیا و شتەکانی تریشەوە خەڵکی ئەمڕۆ سۆسیال میدیا ئەتوانین بڵین دەورێکی تایبەتی هەیە لە نێو کۆمەڵگەدا توانیمان لە ڕێی سۆسیال میدیاوە ئەلحەمدولیلا ڕیکلامەکان فراوانتر بکەین و بیگەینین بە خێرخوازان باش مامۆستا کار و چالاکیەکانی ئێوە تەنها لە مناڵی بێباوکە خۆی ئەبینێتەوە بە بژێویش و بە پەروەردەکردنیان بۆ نمونە لە بابەتی خەڵکی نەخۆش خەڵکی فەقیر کەسێکە پێویستی بە ئەوە بێ بۆ نمونە خانوویەکی بۆ دروست بکرێ یان مەبەستمە کار و پرۆژەکانی ئێوە گەورەترن یان تەنها فۆکستان سوودە سەر منداڵی بێباوک بەڵێ
وڵای کاکدانەجان ئێمە ڕێکخراوی هاوار پرۆژەکانی زۆر لەوە گەورەترە بەس قەتی زما بێت لە مناڵی بێباوکدا ئێمە لە دوای ئەوەی کە وەزعی عێراق تێکچوو ئاوارەیەکی زۆر ڕوویان کردە هەرێمی کوردستان ڕێکخراوی هاوار یەکێک بوو لەو ڕێکخراوانی کە توانی بەدەم ئەو ئاوارە عەفوان ئەو ئاوارانەوە بێت کە لە جنوبەوە هاتبوون بۆ شاری سلێمانی دەوروبەری ئەوش بە پێدانی بەتانی و چەندین پێداویستی تر و لەگەڵ ئەوەشدا ڕێکخراوی هاوار توانیتی هەر لە کەمپی عەربەت بابەتێکی هاوسەرگیری بۆ چەندین کچ و کوڕی عەرەب بڵین ئەوانەی کە لە باشوورەوە هاتبوون نەتەوەی عەرەب ڕێک بخا و هەر لە شاری سلێمانی ئاهەنگێکی جوانیانی بۆ ڕێک خست و دەم سپۆنسەری ئەو شوێنی بۆیان کردو و بڕێک پارەشی وەکو دیاریدا پێیان و لەگەڵ ئەوەشدا ئێمە چەندین پرۆژەی ترمان هەیە بەڵام نەمانویستۆ کەمتر بیکی دەینە سۆسیال میدیا و ئەمانە لەبەرەوەی هەندێک حاڵەت هەیە تایبەتە ئێمە ماتۆرسکیل چەندین ماتۆرسکیلمان کردیوە بۆ خەڵکی هەژار بۆ مناڵی بێباوک ئێمە مناڵی بێباوکمان هەیە ئێستاکە ماتۆسکیلمە بەستان ئەو ماتۆڕە سێتایانە بەڵێ سێتایەکان کە بۆ کەسابەت بۆ بژێوی ژیان هاتوونە بۆ خۆ بۆ لای خۆم هاتوونە هاتووەڵێ مامۆستا کوڕەکەم گەورە بووە مناڵی بێباوکە حەزەکەم بژێویەکی هەبێ ئیشێک بکە اینجا ئەگەر ئەو ماتۆڕێکی ئەو سێتایانی بۆ بکڕن بۆ خۆی ئیش و کاری پێدەکە ئیتر ئێمەش هەر ئەوە نییە بڵین ئێمە ماتۆڕێکی سێتایی بۆ بکڕین و ئیتر وازی لێبێنین پێمان وتووە دەبێم بە دوواداچوو نەکەین دەبێ مناڵە بۆ بەکاری بێنێ و بالفعل هەبووە زۆرشیان کە بۆیمان کڕیوە ئەلحەمدوللا ئیشوکاریان پێ کردووە و کەواتە ئێمە بەس ئەوە نەبووە هەر موچەیەکی بینێ بەڵکو و دەستشیمان گرتووە دەستی ئەو مناڵانەشمان گرتووە بۆی ئیش و کەسابەتێ بکەن و لەگەڵ ئەوەشدا کردنی خانوو یاخود نوێژەندکردنەوەی خانوو بۆ مناڵانی بێباو و خەڵکی هەژار ئێمە چەندین خانوومان هەم لە سلێمانی هەم لە تەکیە و شارەکانی تر بۆ خەڵک دروست کردووە توانیمانە خزمەتێکی باشیان بکەین سوپاس بۆ خوای پەروەردگار ئێمە بەردەوام هەموو دەستگا خێرخوازەکانش ئەمە ئامانجیان بووە ئامانجیان ئەوە نییە دەستخۆشییان لێ بکرێ چونکە ئیشوکارەکانی ئێمە لە نێو کۆمەڵی دادگەریە بۆ دەستخۆشی نەبووە بۆ خزمەتکردنی کۆمەڵگە بووە و بۆ خزمەتکردنی کۆمەڵگەش دەیکەین و بەردەوامش دەبین لەو خزمەتانە فی سەبیلی ئەوەی کە چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ هەر کەسێک کەفالەتی مناڵێکی بێباوکە ئاوین لە بەهەشتا یعنی ئاوین ئەمە یەکێکە لەو تموحانەی کە هەم ئەوانەی کە لەم دەستگانەیە خزمەت دەکەن و هەمیش ئەوانەی کە کەفالەتی مناڵی بێباوک دەکەن ئەمە یەکێکە لەو خاڵانەی کە هانیانەدا بۆی کەوە خزمەتی مناڵی بێباوکەن و لەگەڵیان دابن بۆی کەوە لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە بەهەشت دابن زۆر باشە مامۆستا بۆ بابەتی زۆر جار ڕخنەیەک ینی سەبارەت بەم ڕێکخراوانە هەیە یاخود کەسانی کە ژێ پشتگیریان ناکا بۆی کە دەوترێت نابێت خێزانەکان پیشان بدرێت و بدرێنە سۆشیال میدیا و ئەمە شتێکی ینی باش نییە بەڵام خۆی زۆر جار بەم چەشنەش هاوکارێکی زیاتر کۆ ئەبێتەوە بۆم خێزانەی کە خانووەکەی خەریکە ڕوخێ بەسەریا یاخود پێویستی بە هاوکاری زیاترە ئەوە بە گوێرەی ئەزموونی خۆتان ئەمە چۆن هەڵدەسەنگێن وەڵاهی من زۆر جار دەڵێم هەندێک خەڵک هەیە ئەم قسانە دەکەن ئەو کەسانی ئەم قسانە دەکەن لە هەر شار و شارۆچکەیەکدا بێ ئێمە لە خزمەتیین ئەو با خانوویە بکڕێ ئێمە لە پشت کامێرە و ئەیدین بە خەڵک بەڵێ ئێمە لە پشتی کامێرەوە ئەیدین بە خەڵک بۆی کە ئەو ڕەخنانە دەگرێ بەڵام خەڵکانێک کە ڕەخنە دەگرێ ئەمە ئامانجەکانێنە خەڵکێکش هەیە حەقدێک لە دڵیایەتی ینی چاوی بە کار و پرۆژەکانی توێ هەڵ نایە بۆیە سیر دەکەی ڕەخنە دەگرێ بەڵام لەگەڵ ئەوەشدا من قەناعەتم وایە تێگڕای خەڵکی لە هیچی ئیشکالێتێکیان نییە چونکە ئێمە خانوومان کردووە لەم ڕێکخراوانەدا با بڵین لە ناحەی تەکیە و لە شار و شارۆچکەکانی تر سەر و 5 دەفتەر دۆلاری تێچووە یعنی سەر و 5 دەفتەر دۆلار کە خەڵکێک داعمی کردووە ئایا ئەگەر لە شاشەیەکەوە ئەم
پرۆژەی خۆی نەبینێ ئەیناڵێ ئەم پارەی من چی لێ هاو ئەم پارانەی من بۆ چۆچوو ڕاست وەنیە ئێمە بەگەلەوەی هاندانێکیشە بۆ خێرخوازانی ئێمە دیکە بە راپۆرت دەستگا خێرخوازیەکانمان ساڵانە پرۆژەکان دەخوێنینەوە چەندێ سەرف کراوە چەندێکمان خزمەت کردووە چەندێکمان داوە بە خەڵک ساڵانە هەموو ئەم داتایانە دەخینە ڕوو هەفتانە لە شاشەکانەوە پیشانی خەڵکێ دەین ئەمجا خەڵکێکش هەیە ڕەنگە هەر ڕەخنەمان لێ بگرێ ئەنجا دەوەرە هیچی مەکە دەبێت خەڵک خوێندنەوەی چیمان بۆ بکە زۆر بەڕێز مامۆستا ڕەسوول کارگێڕی ڕێکخراوی هاواری خێرخوازی سوپاس بۆی لەم تەورێ لەگەڵمان بووی خۆی پروردگار بەرەکەت بخاتە ئیش و کارەکانتانەوە دەستان خۆش بێ منش دەستخۆشیمان هەیە بۆتان و ئومێدی سەرکەوتنتان بۆ دەخوازیین ئومێدەواری ئینشەڵا بتوانین لە ڕێ ئەم کارە خێرخوازی و پرۆژە خێرخوازیانەوە زیاتر خزمەتی خەڵکی هەژار و نەداری کوردستان بکەین کە لە کاتێکە خەڵکانێکی زۆر بوونەتە ئەسبابی هەژاری و نەداری خەڵکی کوردستان خۆ دەستان خۆش دەستان پاداشتان باتەوە سەرکەوتوو